مامەگیان سەرباز گەشتە چێ؟ گەیشتمە شوێنی مەبەست مامە وا چاوەڕێی مەوادەکانم بگات دەستم. زۆر باشە. ئاگداری خۆت بە. باشە مامەگیان خەمت نەبێت. خوافیز. خوات لەگەڵ. ئەحسان ڕۆژە تارکەکانت دەست پێ دەکاتن. سێنەر وەڵی زۆر مەمنونم. بەڕاستی ئیشێکی زۆر پیاوەت کرد بەرامبەر من. یعنی خێرێکی زۆر گەورە بوو. ناکاکە چیم کردووە؟ لەگەڵ مامیشم قسەم کرد. گوتی باس بێنێ بێنە سەرکار. بەڕاست؟ زۆر چاکە. ئیشاڵە سپێنە زوو دەین. باشە برا. خواحافیز. دەستەکانت خۆش بێ. خواحافیز. بابەوە چێنەر بوو. ئیشاڵە گوتی سپێنە زوو وەرن دەست بە ئیشێ بکەن. زۆر باشە دەستەکان خۆی بەزیادی یارەبی. دا توش زانگ بکە تەلەفۆنش لۆماری ئەو کچێ بکە برێکەی بینە داخوازی. زۆریش پێم خۆشە. ئەلو؟ ئەلو؟ چۆنی لەیلا گیان باشی؟ باشی ئۆشەنجان چی بوو؟ چیت کرد؟ خەبەرێکی زۆر خۆشم پێیە. خەبەری چی؟ ئەوە قسەم لەگەڵ داوک و بابیشم کردیە ئیشاڵە دەینە داوات. بەڕاستە؟ ئەرێ وەڵا ئەوجە لەگەڵ بابیشت قسەی بکە با موعیدێکمان لە بۆ دابنێ بزانی کەنجی بینە داوات. باشە ئۆشەنجان ئێستا ئەچم بە باوکمەڵم دوای جوابر لێ گەرمەوە باشە؟ زۆر باشە لێ خواحافیز. دەی باش خوارد لەگەڵ.